بافڵ تاڵەبانی خەریکی چییە؟ دەتوانێت ستۆپ بە پارتی بکات یان لە کۆتاییدا خۆی ستۆپ دەکات؟ زۆرن ئەوانەی دەیانەوێت زوو بزانن ئاخۆ ستۆپەکەی بافڵ تاڵەبانی تا کوێ بڕدەکات و لەکوێدا خۆی ستۆپێک بە خۆی دەکات نەک پارتی. هەندێکی تریژ لایەن وایە گەر بافڵ تاڵەبانی بەردەوام بێت لەسەر هەڵوێستەکانی دوور نییە ڕووداوگەلێکی وەک سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەری تر بە دوای خۆی دابێنێت، چونکە ڕابردووی ململانەی پارتی وێکێتی بەو شێوەیە بووە کە زۆر جار پەنا بۆ هێزی دەرەکی براوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان، چونکە لە کۆتاییدا هەر چۆنێک بێت پارتی مل بە خواستەکانی یەکێتی نادات ئەگەر هەرێم و خودی حیزبەکەش بکەونە بەردەم هەڕەشەی قورس، چونکە پارتی ئامادەیە لەگەڵ هەموو کەسولایەنێک ڕێکەوتن بکات جگە لە یەکێتی. پرسیارە گەورەکەش لە ئێستادا ئەوەیە ئاخۆ هەڵوێست و ستۆپە ڕاگەندراوەکانی بافڵ تاڵەبانی لە بەرامبەر پارتی وە کارتی گوشارە لەسەر حکوومەت و ئەو حیزبە یان بۆ گەڕانەوەی مافی شەراکەت و هاوبەشبوونی دەسەڵاتە لەگەڵ پارتیدا خۆگەر بۆ کارتی فشار بێت تا ئەم ئاستە پەیامەکەی گەیشتووە و دەبێت چاوەڕێی وەڵام بێت. ئەگەر وەڵامیشی وەرنەگرتووە دەبێت خۆی ئامادە بکات بۆ بەکارهێنانی زیاتری کارتەکانی دەستی کە لە ناویاندا باز لە دوو ئیدارەی و ڕێکەوتنی یەکلایەنە دەکرێت لەگەڵ حکوومەتی ناوەندی. بەڵام ئاخۆ حکوومەتی ناوەندی لە دوایین ساتەکاندا گفتوگوی جددی و کاریگەر لەگەڵ پارتی دەکات کە پۆستی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی لایە یان یەکێتی کە خودی خۆیشی لە قورسایی و پێگەکەی ڕازی نییە نەک کەسانی تر. بەشێک لە چاودێران پێیان وایە یەکێتی هەر هەوڵێک لەگەڵ بەغدا و حکوومەتی فیدراڵی بدات پارتی دەستەکەی کەشف دەکات و بۆمبەکەی پوچەڵ دەکاتەوە و خۆی هەنگاوە کردەیەکە دەنێت، چونکە لە ڕابردوودا بیرۆکەی دامەزراندنی دەستگای ڕاگەیاندنی بینراو لای یەکێتی بوو، دواتر پارتی بوو بە خاوەنی گەورەترین دەستگاکانی ڕاگەیاندن. بیرۆکەی دەرهێنانی نەوت هی یەکێتی بوو، یەکەم هەنگاویش یەکێتی هەڵیگرت، بەڵام ئێستا پارتی خاوەندارەتی لە داهات و فرۆشتنی نەوت دەکات و یەکێتی بە شەراکەتیش ڕازیە، پارتی ڕازی نییە. بیرۆکەی کردنەوەی خولی ڕاهێنانی سەربازی و کۆلێژی سەربازی هی یەکێتی بوو، ئێستا پارتی خاوەن هێزی زیاتری ڕاهێنراوە، پشگیری لا پرسی ژنان و هێزی چەکداری ژنان هی یەکێتی بوو، ئێستا پارتی زۆرترین دامەزراوەی تایبەت با پرسی ژنانی هەیە. ڕاپەڕین لە نەخشەوە تا جێبەجێکردن یەکێتی کاری تێدا کردو، دواتر پارتی بووە پاڵەوانی کۆتایی یاریەکە لە هەموو ئەوانەش گرنگتر پرسی فیدراڵی و سربەخۆی کوردستان. یەکێتی خاوەنی بوو، ئێستا لای پارتیە. دوایین شتیژ یاسای حکوومەتی ئەلکترۆنیە کە سەرچاوەکانی نزیک لە عقوبات تاڵەبانی دەڵێن پرۆژەکە لە سەرەتاوە تا کۆتایی هی تاڵەبانیە و ئێستا پارتی وەک دەستکەوتی خۆی بەکاری دەهێنێت. بۆیە دەکرێت بڵێن دەست پێشخەری بۆ ڕێکەوتن و گەڕانەوە بۆ بەغدا هی یەکێتیە، بەڵام پارتی پێش یەکێتی بەغدای ڕازی کردو کۆنتڕۆڵکردنی سنوورەکان لەلایەن عێراقەوە وەک دەستکەوت ڕادەگەێن و یەکێتیش تەنها تەماشا دەکات. ئێستا یەکێتی و خودی بافڵ تاڵەبانی بەتوندی ڕوبەڕووی پارتی دەبنەوە و هەنگاوەکانیان بەو ئاراستەیان لە هەرێم و لە عێراقیش ستۆپ بە پارتی بکەن و بەویستی فراوانخوازیەکەی ڕای بگرن. بەڵام دیار نییە ئاخۆ پارتی دەچێتە ژێرباری کارتە فشارەکانی تاڵەبانی یان لە کۆتاییدا تاڵەبانی ستۆپ بەخۆی دەکات و دۆخەکە دەگۆڕێت بە بارێکی تردا.